باسی ئەوە بکەین ئێمە لە مانگی 2 ساڵی 2022 پەرلەمانی کوردستان یاسایەکی دەرکرد بە ناوی یاسای هەڵگرتنی چەک. ئەم یاسایە گەلێک بڕگە و مادەی باشی تێدا. ئێستا ئێمە هەوڵ دەدەین بەشێک لە بڕگە و مادەکانی ببینین، بزانین مەرجەکانی وەرگرتنی مۆڵەت کێن ئەوانەی کە دەتوانن چەک هەڵبگرن لە کوردستان. ئەمە بەپێی یاسا دیاری کراوە. کێن ئەوانە دەبێت عێراقی بەڵام دانیشتووی هەرێمی کوردستان بن، ئەنجا ڕێگە پێدراون کە چەک هەڵبگرن. بەڵام هێشتا ئەوە نا خاڵی دیکە هەیە بۆی ببنە خاوەنی چەک. تەمەنی لە 21 ساڵ کەمتر نەبێت، بەڵام بەرەوسەرەوە بێ ئاساییە. ناوبانگ و ڕەفتاری باش بێت، واتە لە ناو کۆمەلگایە کەسێکی باش بێت، کەسایەتی باش بێت، هیچ پێشینەیەکی نەبێت لە ڕابردوودا. بە تاوانکاری حکوم نەدرابێت. ئەو پێشینەیە کە باسی یەکەم هیچ سزایەکی وەرنەگرت بێت، نەچوو بێتە زیندانەوانێ، ئەنجا دەتوانێت ببێتە خاوەنی چەک. بەڵام هێشتا ماوە کەی دەتوانێت چەک هەڵبگرێت. دەبێت ئەگەر هاوکارانم یارمەتیم بن، بەڵێ ئەبێت لە ڕووی جەستەیی و عەقلی و دەرونیەوە زۆر تەواو بێت، چونکە بەداخەوە ئێستا زۆرێک لەو ڕووداوانەی کە ڕوەدەن دوای ڕووداوەکە گوێبیستی ئەوە بین دەڵێ کەسەکە حاڵەتی دەرونی باش نەبوو. ئەگەر حاڵەتی دەرونی باش نەبووە چۆن دەتوانێت چەک هەڵبگرێت یاخود چۆن چەک بەکارەهێنێ. بۆ یەکێک لە خاڵەکان لە یاساکەدا دەڵێ دەبێت لە ڕووی جەستەیی و عەقلی و دەرونیەوە تەواو سالم و ئاسایی بێ، ئەو کاتە دەتوانێت چەک هەڵبگرێت. دیاریکردنی دەسەڵاتی مۆڵەتدان، بەڵێ ئەمە شتێکی دیکەیە لەوەی کە لە هەمووی گرنگترە کە پاساوێکی ڕەوای هەبێت بۆ ئەوەی چی؟ بۆ ئەوەی کە تۆ بتوانیت بچیت ئەم خاڵانە ئەنجام بگەێنی، بۆ ئەوەی کە پاساوێکی ڕەوات هەبێت. نابێت لە خۆ هەر هاوڵاتێکی ئاسایی بڕوات بڵێ من تەمەنم 21 ساڵە و دانیشتووی هەرێمی کوردستانم و عەقڵم تەواوە، ئەوە تەقیر تووبێکەمە و ئەمەوێت چەک هەڵبگرم. پێتەڵێن بۆچی؟ دەبێت پاساوێکی ڕەوات هەبێ بۆ ئەوەی مەرجێکت هەبێ یاخود ترسێک لەسەر ژیانت هەبێ، ئەو کاتە تۆ دەتوانی چەک هەڵبگری. بەڵێ سزاکانی هەڵگرتنی چەکی بێمۆڵەت ئێمە زۆر تەکید لەسەرەوەکەینەوە. ئەمڕۆژ کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کرد کە دەبێ چەکی بێمۆڵەت بنەبڕ بکرێت لایەنە پەیوەندیدارەکانی ڕاستپاردووە. ئەمە لە ناو یاساکەی ژمارە 2 ساڵی 2022 دیاری کراوە. ئەو کەسانێک کە چەکی بێمۆڵەت هەڵدەگرن سزاکەی چییە؟ سزای قاچاقچێتی بە چەکەوە کە بۆ خۆتان نەزانن ئەمە یەکێکە لە خاڵە گرنگەکان کە ماوەیەک بووە دیاردە لە هەرێمی کوردستان. ئەمە بە 10 ساڵ زیندانی دەکرێت هەر کەسێک ببینرێت ببیسترێت کە قاچاقچێتی بە چەکەوە دەکات. تاوانکردن و مامەڵەکردن بە چەکی بێدەنگ کاتم سەود ئەمە بە هەموو شێوەیەک ئەم چەکە لە هەرێمی کوردستان قەدەغەیە، بۆیە سزاکەی زیندانی هەتاهەتاییە بۆ هەڵگرتنی ئەم جۆرە چەکە. کڕین و فرۆشتنی چەک بەبێ مۆڵەت باسمان کرد، دەبێت تۆ مۆڵەتت هەبێ بۆ ئەوەی کە چەک هەڵبگری. بە هەمان شێوە کاتێک تۆ کڕین و فرۆشتنیش بە چەکەوە دەکەیت دەبێ مۆڵەتت هەبێ. ئەگەر ئەم مۆڵەتت نەبێ هەم سزای پێبژاردنت هەیە هەم سزای زیندانیکردنت هەیە. بەڵێ با بزانین لە سزاکەدا چەند خاڵی دیکەمان هەیە. بەکارهێنانی چەک لە کاتی خۆپشاندانەکاندا ئەو هاوڵاتیانەی کە ڕێگە پێدراون لەو خاڵانەی کە پێشووتر باسمان کرد ڕێگە پێدراون چەک هەڵبگرن، بەڵام لە یاساکە داڵێ ئێمە بۆ ئەوە ڕێگەمان پێ نەیاون لە ناو خۆپشاندانەکاندا چەک هەڵبگرن و بەکاری بێنن. بۆیە بە هەمان شێوە سزای زیندانیکردن و پێبژاردن لەسرە ئەگەر هات و هاوڵاتێک لە نێو خۆپشاندانەکانە بۆ گێرە شێوێنی چەکی بەکارهێنا و تەقەی هەڕەمەکی بکە یاخود هەر جۆرە تەقەکردنێک بکات. سزاکانی پەیوەست بە نوێکردنەوەی مۆڵەتەوە باسمان کرد ئەبێ مۆڵەتت هەبێ بۆ ئەوەی چەک هەڵبگری. ئەم مۆڵەتە دیاری کراوە 6 مانگە ساڵێکە 2 ساڵە بۆ دیاری دەکرێت، بەڵام بەر لە 30 ڕۆژ کە مۆڵەتەکە تاوا بێ ئەبێت تۆ بڕۆی سەر لە نوێ مۆڵەت بکەیتەوانێ بۆ ئەو چەکەکەت. ئەگەر نەچی مۆڵەت تازە بکەیتەوانێ بەر لە 30 ڕۆژ ئەوە تەواو چەکەکەت لێ وەردەگیرێتەوە و هیچ مۆڵەتێکیش ڕێگە پێدراونێ بیکەی و هەتا چەکەکەت پێ نادرێتەوانێ. سەرپێچیکردنی حکومەکانی دیکە هەموو ئەوانە و چەند مادەیەکی دیکەیتیایە ئەمیش بە هەمان شێوە سەرپێچی ئەم مادانە و حکومیتری لەسرە سزای لەسرە هەم سزای پێبژاردن هەم سزای زیندانی کە باسمان کرد هەندێکیان سزای هەتایشە. ئەمانە زانیاریەکانمان بوو لەسەر سزاکانی هەڵگرتنی چەکی بێمۆڵەت لەسەر ئەوانەی کە کێن ئەتوانن چەک هەڵبگرن بە شێوەیەکی گشتی لە کوردستاندا. کەواتە بەلامەوە گرنگە کە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەوە بکەین بزانین پەرلەمانی کوردستان کە یاسایەکی دەرکردووە یاسای ژمارە 2 ساڵی 2022 یاسای چەکە و زۆر تەکید لەواکرێتەوە دەبێت ئەم یاسایە وەک خۆی جێبەجێ بکرێت. بزانین ئاخۆ پەرلەمان چ چاودێریەکی کردو بۆ جێبەجێکردنی یاساکە یاخود
لە بەرنامەیانە هەنگاوی دیکە بگیرێتە بەر چونکە لە کاتێکدا ئێمە بووینەتە خاوەنی یاسا بەڵام هێشتا ئەبینین چەک بەدەست هاوڵاتی ئاساییەوەی وەکو ئەو ڕووداوی ئەمڕۆ کە لێ کەوتۆتەوە. بەڕێز محسین دۆسکی ئەندامی لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆ میوانە لەگەڵمان و گفتوگۆی ئەم باسێ لەگەڵ دەکەین کە دەبێتە تەوەری ئەم ئێوارەی کاتژمێر 8 بەڕێز محسین بەخێر هاتی سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. سەرەتا دەمێت بۆ پرسیارە دەست پێ بکەم لەگەڵ بەڕێستانە لەسەر ڕووداوەکەی ئەمڕۆ هەڵوێستی پەرلەمان چی بوو چکە ڕووداوێکی تڵتەزێن بوو بۆ خۆتان نەزانن کوشتن یاخود شەهیدکردنی دوو مامۆستا بەدەستی قوتابیەکەی لە کاتێکدا. بەڵێ زۆر سوپاس مخابن دەستپێکی حەستکەم سەرخوشیە ماڵباتین هەردوو مامۆستای زانکۆ سەلاحەدین کەم ڕاستی تاوانەکە درندانە بوو و gelek xembar bûn bi vê tawanê mixabin ku rojane ev diyar de li Herêma Kurdistanê ya berevzêdebûnê çîtin we yasaya çekî wekî cenabê hewa amaje pêkirî behsî molata yan jê rêgêt molatê û rêkêt ku kê maf heye ewî çekê molat helgirîte ve evrikê jî cenabê serokê hikûmetê amaje pê da ku pêdiviye tûntir bin li ser nehêlana çekê bê molet. بەڵام ئەv یاسایەکە geleka dewlemend e yasayeka geleka baş e me Parlemanê Kurdistanê li Xola Êkêl sala 1992 hest pendî kir ku pêdiviye rêxistineke bîtin bo mesela çek helgirtinê we çek karînanê ewa giring bîtin rastî jî hûşyariya xelkî ye çuke yasa bitinê bes nîne yani eger ev yasaya wekî xwe bête cêbejêkirina yasayeka geleka baş û geleka dewlemend e û ez bawerkim jî netîceyê gelekî baş dihebin belam serastê dunyayê jî kiryarê tosa têne dîtin we kes neşit binber biketin ji ber hindê jî tewciye û hişyarkirina xelkî çawaniya helgirtin û çawaniya bikarînana çekî yanî mebesta moletdanê bi çekî çi ye بۆچی خەلکێک داوات کردن چەک vê bîtin بۆ خۆ parastinê ye بۆ hindê giyanê xwe her wasa mal û halê nebû. کاک محسین ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەندە لە مەترسیین تا ئەم چەکە بەدەست هاوڵاتیانەوە بەیانی بەڕێژەیەکی زۆر چەک لە دەستی هاوڵاتیانەیە مەترسیەکە چییە هاوڵاتیان داوای چەکەکەن؟ بەڵێ خۆ هەرێما کوردستانê mixabin yanî li serdemê şerê navxwe Herêma Kurdistanê gelek çek rêkê neyet yasayê kevne destê xelkê Kurdistanê da و پشتی هنگی شر داعش هات جارek adî çekekê zor kete destê xelkî ji ber hindê jî wekû li jina navxwe Parlemanê Kurdistanê gel wezareta navxwe me hest pendê kir ku ew yasa sala 1992 hey li gel barodixê Ewrika naguncît meviya ew ê yasayê hemwar bikin hem siza me tund kirî hem jî yanî bêjim ew sîfat û ew saloxetê de fî kesî ku heta maf hebîtin moletê wergirtin me tund kirî her duî me tund kiriye ve belam ewa ku em gelek saetira wasî xaleke maddeke ji evê yasayê her kesek li Herêma Kurdistanê çekek hebîtin molet nebîtin yani rêkeka ne yasayî dest kevbîtin pêdiviyet xîlalê salekê da ji ber karbona evê yasayê yan biçîtin moletê bê derbêxîtin eger merc jê bigirin eger ne teslîmî wezareta navxwe biketin eger ne salekê heta 3 sala dihête zîndanî kirin. ji ber hindê jî geleka giringê xelkê Herêma Kurdistanê rewşenbîriya yasayî bû bêta şîrovvekirin ez bawer dikim ew ê evrokê ew gencê evrokê ew tambarê evrokê ew tawanekirî ez bawer dikim nezaniye ku sizayet kuştinê çawan e ez bawer dikim piştî zîndanê rewşenbîriya yasaya bigate hawڵatiyan kak Muhsin çukە ئێستا تۆ باسی ئەواکێ کە ئەڵێ وەکو پەرلەمان ئێوە ئەرکی خۆتان بەجێهێناوە دەرکردنی یاسایەکە دەرتان کردووە دوو خاڵ هەیە لێرە ئێوە تا چەند چاودێری جێبەجێکردنی یاساکەتان کردووە و چی بکرێت بۆی ئەو هۆشیاری یاسایە بگاتە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بۆی پەیامەکە بە باشی بگات. بله ev yasaya 28 sala 2022 rojname ya fermiya hatiye belavkirin piştî heyvekêş ji belavbûnê pêdiviya rastî bête cêbejêkirin li yanî pêwedîdar ve ew em agadar wezareta navxwe gel dezgahê temnî berdawamin piştgirîna li ser ragirtina çekê bê molet hawlatiyan و em di çavdîriyên bo vê qonaxa dihat jî ku ev piştgirîna riştir bin û her wesa jî hûşyariya pirêka hem rêxirawet medenî hem jî pirêka damodezgehê hikûmetê damodezgehê medyayê ku xelkê Kurdistanê agadar bikin ve her kesekê çekekê bê molet mal da hebêtiyan helbigirîtin sizayetê bû diyar bikin ve pêdiviya teslîmî li yanên peyndar bikete ve. Baş دیسانەوە چمەوە سەر ئەو خاڵات چونکە زۆر گرنگە کاک محسین چی بکرێت بۆ ئەوەی ئەم یاسایە جێبەجێ بکرێت چی بکرێت چکە لە دەستپێکی قسەکان تا باسی هۆشیاریت کرد ئەچینە سەر هەر پرسێک ڕاستەوخۆ باسی هۆشیاری کۆمەلگاکرێ بۆچی ئێمە کۆمەلگامان هۆشیار نییە وا لەسەر هەموو پرسێگەڵین دەبێ هۆشیاری کۆمەڵایەتیمان هەبێ ئەگەر نیمانە چی بکەین بۆی هۆشیاری کۆمەڵایەتیمان هەبێ ئەرکی پەرلەمان چییە بێ لەو نێوەندەدا؟ بەڵێ
خو مرشنینه الا کشتن یعنی چکه به مولد بیتا کرن رنگه چک او چکه مولد جه بیتن برای وی کسی یان کسی که نزدیکی وی کسی اوی چکه کار بینتن ات اوی آسای دایهاتی حتی بو هزت آسایش و هزت پشمرگیجی داماد ارکی دابن پیدویا چک و بی داماد وگر نمال چک خو دانه جبخانه گل خو نبنمال بونده اگر خودی نکتن یعنی شرک چه بیتن دلمانک چه بیتن تندی چه بیتن یعنی تو بشه کربا خوب رنگه گدی در ببری نکوب چکی کشتنه بیتن از باورد کم هر بکشک اگر بیش دا قبطنه تحمل بکه صبر بکه اشتن پریکه کادی اوی کرباهایی داره جتن رنگه کشتن نچه بیت اوج نکویده بر دادگاه و نکویده زندان داشت بر هندیج براستی همی لایک پیدویا گرینگیه اوی باباتی بدن هم زانکو هم قطاب خانه هم پیرایمه خواندنه هم داماد ازگیت اعلامی همی بێتوانێ بەشی ئەرکەکە بکەوێتە سەر پەروەردە کاک محسین مەبەستم وەزارەتی پەروەردەیە کەرتی خوێندنە لە هەرێمی کوردستان بەشێکی ئەرکەکە بۆی لە سەرەتاییەوە پەروەردە بکرێن بله خو او افریقا روی داد ناو زانکوی دا خو قطابی زانکوی بو ناوەندێکی ئەکادیمیە اگر قطابی زانکوی هست و هزریتی اوه بن یعنی بو دربرین هست که خویا نخوش برف کشنه بجیتن اوه کارساتا پیدوی هم سکتر پرورده هم خوندنی بالا براستی جی روشنبیری یا هوشیار کردنش مسئله سزا مسئله تاوانا خلق گلک باش بتتگهاندن و از باورد کم اگر زانکویت ما و دیسا ما مستعد ماید آینی پیامت خود روجت آینی دا و دیسا دام و دزگیت میدی و هر کسی جد ناف خیزان خدا چون خیزان بچکترین بازنه یا کمالایتیت ناف هر کمالگاه که اگر ناف خیزانیت خدا ام اوان شروع وکرنا بو خلق خوب کن بو کسو کارت خوب کن از بارکم هر یکیش باش خود است پیب کردن دی کمالگاه برای باشتر چیدن باش کاک محسین هەر لە یاساکەشە هاتووە باسی لایانی دەرونیەکەین دەبێت دەرونێکی جێگیری هەبێت ئەو کەسەی کە پاساوێکی بەهێزیشی هەبێ بۆ هەڵگرتنی چەک بەڵام ئەبێت دەرونی جێگیر بێ من باسیشم کرد دەبینین لە دوای ڕووداوەکانەوە ڕاستەوخۆ بکوژ یاخود بکەری ئەو تاوانە دەڵێن لایانی دەرونی باش نییە ئەم هۆکارە بۆچی ئەگەڕێنەوە کاتێک لایانی دەرونی باش نییە بۆ چەکەڵەگرێ ئایا لە یاساکەدا چی دیکەتان داناوە بۆ ئەوەی ئەوانی لایانی دەرونیان باش نییە دوو جار تاوانبار نابن باڵگرتنی چەک بله خو پیدوی هر کسک ایک شوان مرجع پیدوی هر کسک حتی پیشکش کردن به هنده مولت پیبدن چکه پل گریتن پیدوی لجنکا نوشداریا تایبتمند نصرا که بکد کو بله اف کسا شلای عقلی و شلای درونی و یه شیاوه کو چکی پل گریتن اگر او کاغذ او ورقه او تستا نوشداری و نبیتن او مرجدی همه دفعه بن ناچ بید مولت ببیتناش بر هندجی او خاله یازده بو یادی یا مثلا راستی بهانه یا حاجت یا التزامات تنده کو اوی خلکی یعنی اوی کسی پیوسته چکوی هبیتن اول وزارت دست نشان کردن کابوچی در این مایه اجرای هات بحث کردنی کابره که زیرینگیره کابره که دولمنده کابره که سیاست مداره کابره که پیگه که کمالایتی هی حکومت هریما کردستان مجبوره بهند اف کسا بیت پاراستن مراد چکی بدتی بله اجبر هندجی براستی اف مرجع گلک توندن پیش وقت صد توند نبون و سزاید وان کساجی اوید چکی به مراد تلگیرن مگلک توند کریه و هم شوریه مادی هم شوریه زندان کرنه باشه بابێمە سەر ئەوەی بە تایبەت ئەم چەند ڕۆژە ئێمە بینیمانە لە دهۆکیش بە هەمان شێوە لە ناو شقامێکی گشتیە تەقەلە گەنجێک کرا کە ئەویش ئەم ڕۆژیانی لەدەزاوە تا لە ناو ناوەندە ئەکادیمیەکانە دوو مامۆستای زانکۆ و چەندانی دیکە کە ڕۆژانە ئەیبینین و بەرچاو بەرجۆمانەکەوێ پەرلەمانی کوردستان لە بەرنامە و پلانی دانیە لەگەڵدایانە پەیوەندیدارەکانی دیکە کۆ ببنەوانێ ینی بەرنمەیەک دانێن پلانێکتان هەبێ بۆ ئەوەی کە بتوانن ئەم ئاژاوەیە یاخود ئەم کوشتن و بڕینە کەم بکەنەوە لایانی کەم لە ناو کۆمەلگادا وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردەمان باس کرد مامۆستایانی ئاینی بە کورتی وەڵام بەرەو سپاس دەکەم چیەکەن ئێوە پەرلەمان ئەگەر ئەم تەماشای دەنگ و باسا بکەین هەواڵا بکەین وان ڕۆژە لە هەریما کوردستانیش بلی کوشتنێ چەند کەس خەندەقینە ئاوێدا ڕووبارەدا چونکە نە مەلەڤانیان زان نەژی یعنی پێداویستیت مەلەڤانیان گەل خۆت بن ڕۆژانە ده کەس هیچ نەبیتن هەفتیانە ده کەسێ تێنە خەندقین ناوان ئاوادا ئەڤەژی هوشیاری پێ بدن هەروەکی ئەوێ کوشتنێ بابەتی کوشتنێ مەگوتی مە یاساکە گونجاویە هەیە یاسا ئەمە چەندین جارە خەلکی بسپۆر و ناو هۆڵا پەرلەمانیدا و خەلکی شارازات بواری ئەمنیدا ئەمێت گەل ڕیشتێ خارب چەندین کوبنامێت کردی حتا یاسا بەڕاماتی و سەرۆکاتی هەرێمێ دەرکردی جبر هندجی اویا سا گله کو دولمند اگر وکو خوب بتا جبهجی کردن تاکید کم اگر وکو خوب بتا جبهجی کردن یاسا سالانه تو دویجی یاسا که خراب نبود بلام چی تاکید لو که خوی جبهجی بکریم ما بس چی یعنی رگری هبی لجبهجی کردنی یاسا کدا نخیر ننگ
رنگه بصانهی نبیتن بابت جبهه که بصانهی نبیتن تو مال بچی پشکن نب که آیا وی خلکی چک وی واتکاتی پیوسته رنگه بله رنگه تو بشه هندک جارا مفرزه دان سرجاده آن خلکی بزانیان توانک بده که اوج بزانی افچکی بمرد بس تو نشی بچی مالت خلکی مکتبت خلکی همیا بشکن یعنی دم بید حتی افیاسا درستی جبهه بیتن بەڕێز محسین دۆسکی ئەندامی لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان سپاس بۆی کە لەگەڵمان بوو دەست خۆش.